يا الله يا سرنگ ما خو انا تو حاضرن ورا كرم كان خودش ترى السلام عليكم. دمه موفق وعليكم السلام. جشنة بيروز جشنة عجيبة إن شاء الله. كاكم بخير براسي أو جشنة كميوان دي أو نقرب بالغ بن شون ما نبيته شوني خود نبيته باشا زور بخير بن زور بخير بن كابتن سري كاروفا بتشنا مالك بشرين يا كبدنيم دستاز خوش ممنون خوش باشا خوش بخير بن يا أخوة بخير بن پارێزگار بەخێر هاتی کاگومێت یەکەم کەس پیرۆزبایی جەژن لێکرد کێ بوو؟ ئەوڕۆ بەڵێ یەکەم کەس پیرۆز وڵاوە لە پێش مزگەفتی جێلەخایەتی پۆلیسێک بوو کاکمێ زۆر بن جەژنان ئەتوی دەبینین لەگەڵ ماڵێنی بەردەوام لەگەڵ بێ سەرپەرشتان لەگەڵ ئەو منداڵانەی ئەوە خانەی بە ساڵاتوان لەگەڵ وان جەژن دەکا ئەمڕۆژ بە هەمان شێوە ئێستا لێرە خلاص من لەبەرەوەی عەجزە بووم ئەو سەر جیاوازمان کردێ لەوەی کە سارانا من دەچوومە خانەی بێسەرپەرشتان سبەینەکەی میوڕانەکەش لەگەر بە ساڵاتوان بۆزە و سار هەردووکمان تێکەر کردیە لە شوێنێکی لە پارکێکی خۆش هەم گەشتەکە هەم سەیرانەکە هەمیش هەردوو جیل بێکەوە دەبن کاکمێت چه هەستێکت بۆ دروستە بێ کاچی لەگەڵ ئەو مناڵانەی بێسەرپەرشتن یا لەگەڵ بە ساڵاتوان جەژنەکەن و نانەخۆن بەتاکید هەستێکی زۆر خۆشە لەوەی بابەتێکی ڕوحیە ئەوانە کە سوکاری منە هەر یەکێک لە پشت ئەوانەوە چ لە ئەوانەی لە خانەی بە ساڵاتوانن چ لەوەی بێسەرپەرشتان چیرۆکێک لە پشتی هەیە ئەوە حکوومەت یاریمی کوردستان بە ئەرک و وازبی خۆی دەزانیتن خزمەتیان بکە هەرچەندە من هەموو جارە مقارنەیەک دەکەم ئێستا هەولێر بە پێی دوایین سەرژمێری کە لە 24 ئەنجامدرا سەروی 2 ملیۆن هاوڵاتی خۆیتی تا ئەوڕۆکە 355,000 ئاوارە ئەوانەی تەزیکرێنە ئاوارە و پەنابەری تێدا دەژیتن و دەیان کۆمپانیا و خەڵکی شارەکانی دیکە لێرە کار دەکەن یعنی بە معدەلی هەولێر لە سەروی 2 ملیۆن و نیوە ئەگە مقارنەك بکەی لە خانەی بێسەرپەرشتانی هەولێر بە بەردەوامی لە 50 لە بۆ 7 و لە بێسەرپەرشتا ینی بە ساڵاتوانی شەروە 50 لە بۆ 7 ئەگەر تەمەشا بکەی ئەوە لەناو ئەو هەموو کێشە کۆمەڵایەتیانە لێکەوتە خراپانەی کە هەیە مقارنەکە لە چاو 2 ملیۆن و نیو ژمارەکەی زۆر کەمە هەرچەندە بەلای ئێمەوە یەک کەسیش لەو جێگەیانەبی زۆرە بەڵام نەتیجەوە پێمان دەرە یەکێتی خێزان بەها کۆمەڵایەتیەکان قیەمە مرۆییەکان لەناو کۆمەلگای ئێمە مایە لۆیە بەڕ بەتاکید ئەمن هەنەک لە جەژن لە مناسەباتی دیکە لە سەرە ساڵان لە هەموو مناسەبانە بەیانیەکە و یان نیوەڕۆیەکەی لەگەڵەوانەدا مادوونەوی کاکم دەست خۆش بێ کاپتن سەرنگ بەخێر بێ سەلامەت بێ زۆر سپاس حاڵ و ئەحوالت سپاس دەکەم گەلێک مەمنون کاکجان پەیامی تۆ بۆ ماڵی خۆتان ماڵی باوکت ماڵی خەزورانت پیرۆزبایی جەژنی قوربان لە هەمووان دەکەم وەڵاوە چ هاتم نووسە بوون یەکەم کەسم کە بۆ لای ئێوە بەیانی جەژن ینی نان ناخۆن و جەژن ناکەن بەیانیان وەڵاهی ئەمە ڕۆتینەکەمان شکاندیە ئەوانە لە بەرەینانی نیوڕانە ساڵ لە دەرێ بووین وەکوخانەوە دەیدی ڕۆتینەکە تا دێنەوە ناو بەرنامەی هەولێرەوە چێ بوو یەکەم کەس پیرۆزبایی لە توی کرد جیاواز لەوەی ماڵێ نووسە بوون کەسم ئەو کاگومێت وەڵە تازە دی پیرۆزە لە هەمووان لە هاندەرانی خۆمان ئەو ساڵ بە شایەتی هەمووان ساڵێکی نمونەیی بوو ئەویش جەناوی کاگومێت یەکێک لە پاڵپشتە هەرە سەرەکیەکان یانەوەشی هەولێر پاشان دەستەی کارگێڕی و ئەندامان ڕاستە ینی دۆخەچی نەخوازراوی مادی تووشمان بووە بەس لەگەڵەوەش توانیمان ئەلحەمدولیلا شەڕی مەحاڵ بکەین ئێستا هەولێر هاتووە سەر سەکۆی نازناوەکان هاتووە سەر ئەوەی کە دووبارە بەشداری ئاسیا بکە بیدایەت زۆر زەحمەت و بەڕاستی کە ئەرکەکەمان وەرگرت بەڵام ئەلحەمدولیلا ئێستا توانیمان ئینشاءڵڵا لە داهاتوو ئەنجامی باشترە بۆیان ئەنجامی باشتر پاڵپشتی باشتریش قسەی زیاتر دەکەین لەسەر یانی کاکسەر هەنگ مادام ماڵێ هێشتا نووسون تۆ لەگەڵمانە بێنیتەوە بەس کاگومێت زووترە بێ بڕوات اینجا ئیلتیزاماتی هەیە بە پێی ئەوەی کە هەم پێشوازیان لە گەشتیارێکی زۆر کردو ئامادەکاری ئەەکەن لە بازگەی شێراواش بوو بەس من حەزم زیاتر لە پرسیارە شخصیەکانە لە ڕۆژانی جەژن باز جیاواز بێ دڵە لە کێ ئێشاوە گردنی کێ
ئازاکەی کە خۆ دڵ لێ ئێشا دڵنیا کە ئەوە نیە بڵێ گردنی کەس ئازانەکەی بەس گردنی ئازاکەی کە دڵی ئاشان پێش هەموو شتێک ینی باسی گردن ئازادی دەکەین بە زەنگ و دەرفەتان نەدا ئەمە جەژنە پیرۆزبایی لە ئێوەی بەڕێز لە بینەرەکانتان لە تێکڕای خەڵکی کوردستان لە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست و پارێزگای هەولێر و بە تایبەتی پیرۆزبایی لە حاجیانی خۆشەویست دەکەین کە ئێستا لە ماڵی خودای گەورەنە بە تایبەتی لە حاجیانی هەرێمی کوردستانی ئینشاءالله خودای گەورە نوێژ و تاعەت و عیبادەت و دوعا و نزا و پارانەوەیان قبول دەکا و حەجەکەیان لێ قبول دەبێتن بە تاکید بابەتی گردن ئازایی یان ئەمنەوڕۆ بەیانیش لە جێگایشکەوەم باس کرد یەک لە سیفاتە جوانەکانی مرۆڤ ئەوەیە کە بەخشندە بیتن خودای گەورە وای دروست کردی ئەگەر ئینسان بەخۆی لە خۆی نەشێوێنیتن تەواوی ژیانی بەخشندەییە کۆمەلگای ئێمەش لەناو هەموو زەحمەتی و ماندیبوون و ناخۆشی و ناسۆری و معاناتانەی کە هەبووە پێویست دەکات بەخشندە بین ئەمن لە سوپاسی خوای گەورە دەکەم پێش هەموو شتێک کە ئەو نیعمەتەی پێبەخشیمە شتێک نییە لە ناو دڵمدا پێ بگوترێ حەقت بکەین وەڕق لێبوونەوە گەلە جاران بەتەنە لەگە خۆم گفتوگۆ دەکەم چێ هەیە ڕقم لێ بتەوە کە خۆمی لێگەر چاپ بکەمەوە خوا شاهیدە لەو سەری دنیا تا ئەو سەری دنیا تەماشا دەکەم نییە زۆر جاریش بووە ینی مانجی ڕەمەزان دەرفەتە مانجی پاکبوونەوەیە ئەمە گەلە جاران بە تایبەتی لە شەوانی قەدر کە ئینسان هەندێک عیبادەتی زیاتر دەبیتن لەوێ هاتیمە ینی گەلە جار گردنی هەموو خەڵکەمە ئازاد کردیە وڕام گەیاندی گوتم ئەوانەی ئەمیش زانی بم و نەشم زانی بێغەدرێک زوڵمێک خراپیەکیان لەگەڵە من کرد بیتم گردنیان ئازاد گردنی ئەوەش ئازادی ڕاستی ئەوەش گردنی ئازادی ئەو ئەوانە دەگیرێن دەیانگرین نیوەی میلەت لە بۆیان دێتە سەخت کاسبیەنە کاکەوە کاسبی نییە بەڕاستی چەند چارەسەریان بکەین وەڵڵا بە تاکید ئیجراعاتیان لەگەڵ دەکەین و دەستگیریان دەکەین چونکە ئەوانە پێم وانە کاسبی بیانەوە زۆر زۆر ناشێنە اینجا کاک ئومێد ڕێکارەکان چیایە بەرەوجە دێمەوە سەر بابەتی گردن ئازاد بوونە من گەلە جاران یعنی ئەوە بیرم کردەوە کە چێ هەیە گردنی ئازاد بکەم نەبووە بابەتێک هەیە کە پەیوەندی بە نەدیتنی من و بابمەوە هەیە کە ئەویش سەدام بووە بەعز بووە کە عمری من مانگێک بۆ بابی من شەید بۆ ئەعدام کرا و جەنازەشیان نەدایتەوە هەندێک جاران ینی بەبیرمە لە منداڵی و لە گەنجیش کە ئەو گردن ئازاد بوونم دەکرد بەشەکەم دێشدەم و بەز ئەو نا ئەوان نە وەڵی جارێکیان خود هەوەی کرد گوتم ئەوانیزازە خلاص بوون گوتم ئەوانیش گردنیان ئازاد بیتن تۆ هەمومان دەزانین وەجهێکی فەیسێکی زۆر ناسراوی ناو میدیا بووی کاتی خۆی و بێژەرێکی دیار بوو پێمان خۆشە جەژنە ئێستا پێیان لێرێکمان ئامادەیە ڕێناس بۆچی تۆ وەری ناگریت ڕێناس لە هەولێرە بابزان لە پارێزگاری هەولێرە ئێستا دەچین ڕێناس عەجەلێ مەکەوە ڕێناس ئامادەیە لە پارکی سامی عەبدوڕەحمانە یعنی ئیشنگ بۆ بکەین بەڵێ وڵی خراپ نییە غەریبیشمان کردیە بینەرانی بەڕێز بەردەوامین لە ڕووماڵەی کە تایبەت بە جەژن لێرە لە سەنتەری شاری هەولێر و لە ژێر سێبەری قەڵای سەربەرز و لە بەردەم مەچکۆ لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ ئەو میوانانەی کە سەردانی ئستۆدیۆی کوردستان بیستار دەکەین لەگەڵ هاوکارانمان بەردەوامین ئێستا دیارە پەیامنێرمان ڕێناس لە یەکێک لە شوێنەکان لەگەڵماندا ڕێناس خان ئەو کاتت باش زۆر سپاس کاگومێت بەیانیت باش و جەژنت پیرۆز بێت وەڵامت دەداتەوە قسەت لەگەڵ جەژنە پیرۆزە زۆر سپاس جەژنت پیرۆز بیتن چت لەلایەن دەتەوێت باسی چ بکەی لە چەند دەری ئەوەی کە ئێستا تو ئەو شوێنەی لێی چەند دەرەوە ئەگەر لە بۆ بینەرانمان هەرچەندە من جێم لێ نییە لە بۆ بینەرانمان شتێک باز بکەیت زۆر سپاس دەکەم کاگومێت جەژنت پیرۆز بێ هێشتا پێشکەشکارێکت لە بیر نەچۆتەوە زۆر باش تەقدیمەکەی جەژنی تۆ و تەواوی کوردستانیان و هاوکارانی بەڕێزم لە کوردستان 24 پیرۆز بێت ئەلبەتە من لەو شوێنم کە جەنابەت موعیدت لێ هەیە گەر زووتر بێ زۆر باشترە بێت لێرە مەراسیمێکی تایبەتەیە کە هەموو جەژنە پارێزگای هەولێر ئەم مەراسیمە بۆ منداڵانی بێسەرپەرشت و هەروەها ئەو کەسانی کە بە ساڵات چوون خوانێکی تایبەتی بەیانیان جژن بەڕێ یعنی چۆن دەڵێ لێرە بەڕێوە دەچێت کاگومێ دێمە لێرە هەمومان چاوەڕوانی تۆین بۆی تۆش بیت ئێرە و مەراسیمەکە بەڕێوە بچێت ئەلبەتە
جژنە پیرۆزم پێشتر کرد دووبارەش یەکەمەوە من گفتوگویەک دەکەم لەگەڵ کاک یوسف لەسەر مەراسیمەکە و چاوەڕێی تۆشەکەین. کاک یوسف سپاس دەکەم بۆم دەرفەتە جژنی شێ پیرۆز بێت بە کورتی باسێکم بۆ بکە خوانی جژن لایەوە چۆنەوە مەراسیمەکە چۆنەکەین. زۆر بەخێر بێن جژنی قوربان لە هەموو مسلمانان پیرۆز بێتن. ئینشاءالله ئەم جژنە دەبێتە جژنی خێر و خۆشی بۆ هەموو لایەک. دیارە بە خۆشحالیەوە وەک جژنەکانی ڕابردوو بڕیارمان داوە کە لەگەڵ جەنابی پارێزگار لەم جژنە بەشدار بین لە خانەکان بە بەشداری بە ساڵات چوان منداڵان. دیارە مەبەستی ئێمە تەنها و تەنها بۆ ئەوە نییە بۆ پیرۆزبایی بەڵکو لەگەڵ ئەوەش پەیامی ئێمە ئەوەیە کە پێیان بڵێن ئێمە خێزانێکی گەورەینە، ئێمە بەشێکین لە ئێوە، ئێمە کەسوکاری ئێوەینە و ئێمە خزمەتکاری ئێوەینە. بە خۆشحالیەوە ئەم ساڵ ئەم جژنە لە کاتێکدا کە هەرچی ئامادەکاریە، هەرچی بێداویستیە، هەرچی خزمەت گوزاریە پێشکێشی منداڵانمان کردووە، پێشکێشی بە ساڵات چوانمان کردووە و ئەوەی ئێستا هەیە بەڕاستی جیاوازی ئەم جژنە لەگەڵ جژنەکانی ڕابردوو. ئەم جارە جەنابی پارێزگار لە جیاتی ئەوەی سەردانی خانەکان بکەین، نانی بەیانی لە خانەکان بخۆین، منداڵان بە ساڵات چوانمان بانکێش کردوونە بۆ ئەوەی لە لێرە لە نێو پارک پێکەوە ئەم جژنە بەڕێ بکەین. زۆر بەخێر بێت و لەگەڵمانە کاگومێدە و زانیاریەکان بۆ شوێن کە تاوەکو ئێستا و پێویستیانەی کە هەن لە خانەکان دابین کراون لە پارکی سامی عەبدوڕەحمان چاوەڕوانی تۆین بۆی خوانی ئەم جژنەش دەست پێ بکەین. زۆر سپاس ڕێناسخان دەست خۆش دەستی و بەڕێزانەش خۆش کە لەوێنە بە تاکید پاشکەمێکی دیکە دەگەینە لا وڵا جا هەر ئێستا مادام ئەوان برسی ماونەتەوە مادام جەنابەت ئەتوانی بڕۆی کۆتا قسەی خۆت بکە و فەرموو با گلەی ئەو خەڵکەشنێتە سەرمان. زۆر سپاس دووبارە جژنتان پیرۆز دەستان خۆش بیتن. هیوادارم هەمیشە سەرکەوتوو من و خەڵکی کوردستان زەحمەتی زۆری دیتە. ئینشاڵڵا خوای گەورە پشتیوان دەبیتن، زەحمەتەکانمان تێپەڕاند بیتن و ئەو جژنەش ببتە هۆکاری ئەوەی کە برایەتی و تەبایی نێوان لایەنەکان و لایەنە سیاسیەکان پێکاتە کۆمەڵایەتیەکان هەمووی ببتە هۆکار لەوەی کە خەڵکی ئێمە تۆزێک ئارامی بەخۆی ببینیت. ئینشاءڵڵا پێشەوەی بڕۆ یادگارێکی خوشی سەردەمی منداڵیش باسکە لە هەولێری لە چ گەڕەکی بوون کۆ بوو جژنی ئەو کات. ئەمن لە مانجی ئابی ساڵی 77 لە سەتاقان لەدایک بوومە. ئەی ماشەڵڵا زۆر سپاس. هەتا ساڵی 94ش لەو گەڕەکە بووینە و لە خانێکی قوڕ بووینە. گەڕەکەکی هەژارنشینی زۆر خۆش بووە. ئێستاش لەزەتی ڕۆژانی جژن بە تایبەتی لە گەڕەکە میلیەکان بەڕاستی جژنی منداڵانە تایبەتیانە یادگاریە. وڵڵاهی ڕەنگە ئێستا شتێک لە بیرم نەبیتن. تازە باسم کرد کاگومێت گوتم ئێستاش لە باداوە لە سێتاقان لەو گەڕەکە ملیانەی شاری هەولێر هەمان ئەو نەریتە کۆنە بوو کە هەبوو ئەن ئەو لەزەتە مایە هێشتم بۆ منداڵەکانە بگەری زۆر زۆر جیاوازە لەوەی کە هەندێک شت هەیە بە تایبەتی لە هەولێر ئەو بابەتە کۆمەڵایەتیانە لە کوردستان بووتە بەشێک لە تەوزیفی کولتورمان بووە، تەوزیفی مێژوومان بووە. جژن یعنی مانە و مەدلولی زۆریە. جژن بە تایبەتی جژنی قوربان لەلایەک ئازادیە، لەلایەکیش قوربانیدانە. قوربانیدانەکەش لە پێناو ئازادی ئەو دوو چەمکە چ قوربانیدان چە ئازادی گەلی ئێمە بەردەوام لەو پێناوەدا قوربانیدایە، لە پێناو ئازادیدا قوربانیدایە. یعنی لەزەت و تام و چێژی خۆی هەیە. ئینشاءڵڵا لەو سەردەمەشدا لەناو هەموو ناخۆشیانێک بەڵێ ئەوەی خلاص بێ وەڵا لێرە ناوەی خلاص بی لەو لای بسوڕێ ئەو لای باشە گیان چەند گەشتیار هاتینە؟ گەشتیار بەداخەوە لە جژنی ڕەمەزان ئەو ڕووداوە نەخوازراوانەی ناوچەکە هەبوو ژمارەی گەشتیار زۆر نەبوو، بەڵام ئێستا ژمارەیەکی زۆری گەشتیار هاتیە. پێش بینی دەکەین زیاتریش بێتن لە 19 ئایار تا 26 گوڵانکە دوونەیە 76,000 کە ئەمە سیستەمی پێشانەکە تۆمارکردنی یەکجاری هەبوو. ئێستا 3 مانگە بە تاکید لەو 76,000 کە هاتیە دوو بەرامبەری ئەوەش ئەوانە کە پێشتر هاتینە و ئەو تۆمارکردنە هەبووە. پێشبینیەکان ئەوەیە زیاتر دەبن. ئەو ڕۆیەکەم ڕۆژی جەژنەکەم و عراقبەیەکەوە جەژنە قوربان جیاوازە لەگەڵ ڕەمەزان ڕۆژێک فەرقمان نییە.
عادەتەن لە دووەم و سێمی گەشتیار زیاتر دێتن هەموو ئاسانکاریەکرایە وە لە چێشتخانە و میوانخانەکان و لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار لە ئاسایشی بازگەکان و ئەو پلانانەی کە دانرایە لە سنووری پارێزگای هەولێر حازریەکی باش کرایە کە پێشوازێکی جوان لە میوانەکانی هەولێر بکرێتن. جەنابی پارێزگار زۆر زۆر سپاس لە بنگۆش دووبارە جەژنتان پیرۆز ناوڵانگۆ بەردەوام بن. تازە نامەک هات ئەندامانی دەستەی کارژێڕی لە ڕێگەی کاکجێماوە پیرۆزبایی لە جەژنی قوربان لە گوتی لەوالی شار و لە تەواوی هاندەران و بینەرانی کەناڵ 24 دەکەن. زۆر سپاسیان دەکەم وڵی دەرفەتە ئەوانیش ئەمە فەنیەکانمان یەک عیبیان نییە یاریزانەکانمان هیچ عیبیان نییە ڕاهێنەرمان عیبینێ جمهورەکەم و هەنێ خۆپشان هاندەرانمان زۆر باشن بەڵام ئەو ماوەیە دەستەی کارژێڕیان دەک زوڵمیان لە خۆیان لەمە لە شارەکە لە تاریخ لە مێژوو لە دەستکەوت لە نەتیجەکانی یانێ هەولێرکرد بە ئەوانیش ئازابن سپاسیان دەکەین و جەژنیان پیرۆزبی ئازابن بە خۆیان دابچنەوە لەوەی کە هەندێک لە هەڵەکانیان چاپ بکەن و بە تاکیدی ژەگەرچای نەکەن هەر ئەوە نییە جەژن و لێبوردەبین بە خوددا ئیجراتیان لەگەڵ دەکەین ئاگاداری کێشەکانیانی هەولێر بە وردی ئینشاءالله پیرۆزە پیرۆزە ئەمن زۆر زەرباسی لاوان دەکرێت ئەم شتێک ئەوەی لاوانی تێدا ئێستا لێرە ئەندامەکمانەیە ڕێناسمان بۆ گردش ئەندامی لاوان مشتاکیتم قوتابیان لاوان زۆر مەمنون